الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لا بابەتی تەجوید طبعا تەجوید بۆ خۆی سێ بەشە. بەشێکی پێی دەوترێ ئەحکام یاسایەکان، طبعا یاسایەکانمان هەموو خوێندن تەواو، ئەحکامی نونی ساکین، ئەحکامی تەنوین، میمی ساکین، جۆرەکانی ئیدغام، ئەحکامی ڕا، لام، مەد، ئەوانە ئەحکام بوون. و بەشێکی دیکەی مەخرەج و سیفاتە، ئەویشمان تەواو کردن مەخرەجەکان، شوێنی هاتنە دەری پیتەکان کوێیە، چۆنیەتی گوتنی پیتەکان چۆن دەردەبڕدرن، ئەویشمان خوێندن. ئەوەی ماوەتەوە بیخوێنین ئێستا ئەوەیە چۆن دەست پێکەین. کاتێک کە دەستمان کرد بە قورئان خوێندنەوەی چۆن دەست پێکەین، بەچی دەست پێکەین و چۆن هەناسە هەڵکێشین کاتێک لەناو قورئاندا طبعا دەمانەوێت هەناسە هەڵکێشین، دواتر لەکوێ بوەستین و لەکوێ دەست پێ بکەینەوە. کە بابەتی ئەوڕۆمان ئەحکامی کە دەبوا پێشتر خوێندبامان، بەڵام کتێبەکەی کە سەرەتا تێدانا بوو ئەحکام الاستیحاذە والبەسمەلە، بڕۆنە سەر لاپەڕە دووەم لە مەلزەمەکەی. ئەحکام الاستیعاذە والبەسمەلە، حکمی ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم گوتن و بسم الله کردن لە سەرەتای دەستکردن بە قورئان خوێندنەوە. واضحە؟ طبعا هەمومان دەزانین کاتێک کە قورئان هەڵدەگرین دەمانەوێت بیخوێنین هەر شوێنێک بێت، سەرەتای سوورەت بێت یان ناوەڕاستی سوورەت سەرەتای ئاەتەکان بێت، واجبە پێویستە یەکەم جار بڵێن چی؟ ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم، یان شێوازەکانی کەی ئەعوذ بالله من الشەیطان، ئەعوذ بالله السەمیع العەلیم من الشەیطان الرەجیم، یان ئەعوذ بالله من هەمەزه ونفثه من الشەیطان الرەجیم. ئیستیعاذە و ئەعوذ بالله کردن سێ چوار شێوازی هەیە. ئەوەی لەکن ئێمە مەشهورە و زۆرتر بەکاردەهێنرێ ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم، کە بە معنای چی دێ؟ یعنی طبعا دوعا دەیکەی خۆم پەنا دەدەم بەخوا لە شەیطانی نەفرین لێکراو کە لەناو قورئان خوێندنەوەدا باسەکە باسی قورئان خوێندنەوەی فری و مدا فێڵم لێ بکە، غەڵەتم پێ بکە. واضحە؟ کەواتە کە دەستمان کرد بە قورئان خوێندنەوە لە هەر شوێنێک دەستمان پێکرد بوو، سەرەتای سوورەتەکان بوو کە بسم الله لێ نووسراوە دەستمان پێکرد ئەعوذ بالله هەر دەکەین. واضحە؟ و لە ناوەڕاستی سوورەتەکانیشدا کاتێک کە دەست پێ دەکەینەوە لەسەر لە نوێ لە تازەیی پێویستە چی بکەین؟ پێویستە ئەعوذ بالله بڵێن، بەدەنگ بیکەین یا بە بێدەنگ بیکەین؟ کامیان باشترە لە دڵی خۆتدا ئەعوذ بالله بڵێ یان دەنگت بەرزکەیەوە لە کاتی گوتنی ئەعوذ باللهدا؟ بە ئاوازی قورئان خوێندنەکەت، ئەگەر بە تەمای قورئانەکەت بەدەنگ بخوێنیەوە وایە ئەعوذ بالله یەکەشت بە ئاوازی قورئانەکەی بە لەحنی قورئانەکەی بخوێنەوە، و ئەگەریش دەتەوێت قورئانەکەت بە بێدەنگی بێ کەس گوێی لێت نەبێ، وایە لە ئیستیعاذە و ئەعوذ بالله یەکەشدا با کەس گوێی لێ نەبێت و لە دڵی خۆت ڕابێڵێ. طبعا ئەوە هەڵەی تەجویدیە، یعنی جاری وایە کەسێک قورئانی دەخوێنێتەوە ئەعوذ بالله یەکەی لە دڵی خۆرا دەڵێ، بسم الله یەکەی لە دڵی خۆرا بجار دەست پێ دەکا. ئەوە ئەگەر لە شوێنێک قورئان بخوێنیەوە و ئەحکامی تەجویدیت بەسەردا جێبەجێکەن بە هەڵە لەسەر حیسابە. مادام قورئانەکەت بەدەنگ دەخوێنیەوە ئەعوذ بالله یەکەشت بەدەنگ بڵێت. ئەوجار ئەو شوێنانەی کە دەست پێ دەکەین طبعا یا سەرەتای سوورەتە وایە یا ناوەڕاستی سوورەتەکانە سەرەتای ئاەتەکانە، طبعا بە هیچ شێوەیەکی بیکەنە قاعدە ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم لەگەڵ هەر ئاەتێک لەگەڵ هیچ ئاەتێکی قورئانیدا وەسڵ ناکرێت. چۆن یعنی ها بڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم لله ما في السماوات ببه ناس خواردنا باشا پێویست یان أعوذ بالله من الشيطان الرجيم لا إله إلا هو الحي سەرەتای ئاەتە ناین ئەعوذ بالله لەگەڵ سەرەتای ئاەتەکاندا بەیەکەوە ببەستینەوە، یعنی کە لە ناوەڕاستی سوورەتەکاندا دەستمان بە قورئان خوێندنەوەی کرد و ئەعوذ باللهمان کرد هەمیشە چ دەکەین؟ أعوذ بالله بتني ذكي أعوذ بالله من الشيطان الرجيم. هنا سهل كيشا أو جار دز بآتكي كو آتكي بخوينوا. واضحة؟ بلام أجر لسرتاي سورة كان نوا
كبسم الله ليه بسم الله ليه نسراوة ويسمان أعوذ بالله من الشيطان الرجيم كين چەند شێوازی هەیە چوار شێوازی هەیە شێوازی یەکەم پێی دەوترێتی وصل الجميع وصل الجميع يعني بەیەکەوە بەستنەوەی هەمووی کوێ و کوێ أعوذ بالله بسم الله سوورەتەکە و أعوذ بالله بەڵام ڕەجیمی کەسرەکەی دەخوێنیەوە هەناسەش هەڵ ناکەشی ئەوە وەصڵە بسم الله الرحمن الرحيم كسركي دخوين يو هناسش الله كيشي او جار دز دكي بسورتك هر سورتك به واگر او اذا السماء انشقت استخوين مان بنمونه اگر او به دلينسي اعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم اذا السماء انشقت واضحه او يك هذه قال لك الفاتحه لك دين كذا زانه لقال فاتحة أعوذ بالله بك بسم الله بك ويكسر بروسر الحمد لله كذا زانه بيلا جزء الحمد لله همزة وصل ليها كاتق ليكي ددي همزة وصلكي ناخوين يوانا ليبلي بس أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين أويك طبعا هو هناسيكي توزك درجة ده ودوايوي حالتك كمان هي بيدا وتريتي قطعي جميع يعني تي يعني بسراندني هموي أعوذ بالله بك هناسي هالكيشا بسم الله بك هناسي هالكيشا كاولا هموي هناسان تروا أو زادز بسرتاي سورة كيبك شون أعوذ بالله من الشيطان الرجيم وبسم الله الرحمن الرحيم وجاتن رادوسي باش يوي ماندوبونك دلاتي الحمد لله رب العالمين واضح وانيا خالي سهم بيك وبس نوي أعوذ بالله لقل بسم الله بيك وبس نوي أعوذ بالله وبسم الله أو زرا وستا أو زادز بصورة كيكا أو شان هر آسايا شون يعني كده زانه أعوذ بالله بسم الله وستا هر شوية كده الله مشكلة أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين زورتها أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وإذا السماء انشقت شوازي شوارم أويك أعوذ بالله بتني بلين وأعوذ بالله بك وهناسي هالكيشا أبزار بسم الله سورة كي بيك وبستوا كده زاني بمله خيال خان زورتها أعوذ بالله من الشيطان الرجيم راوستا أبزار بسم الله الرحمن الرحيم إذا جاء نصر الله والفتح واضحة أو توار شوازانا هر توار شوازيان درسته بلام آقامان لي بها دوباره أجر لسرتاي آيات بو لنا وراستي صورة بو أعوذ بالله تكرت ودبي بكي وأعوذ بالله يكي هميشه دبي ببصريني هناسي لسر هالكيشي أو زار دزبا آتكيك بلام أجر لسرتاي صورة بو بسم الله لي بو واضحة بوتها بو هر همان بيك وبستيوا وأعوذ بالله بسم الله صورة بوتها بو هر همان قطعكي أعوذ بالله هناسا بسم الله هناسا أو زار صورتك بو ما نهبو أعوذ بالله وبسم الله بيك هناسا بلين أو زار صورتك يان أعوذ بالله بيك هناسا دلين بسم الله وصورتكش بهناسيكي دلين كم شوار شوازانا هر شواريان جائزن أو زار بسم الله حكمك يتجاري في جوي باس شوازكاني كين بسم الله كتمان أعوذ بالله كردن طبعا لسرتاي قرآن خويندن دا واجبة
واجبی تەجویدیە لای کەمی طبعا یعنی ئەگەر نەتخوێن لای کەمی بەهەڵە لەسەر حسابە لای کەمی بەهەڵی تەجویدی جوان خوێندنەوە لەسەر حسابە هەندێکیش لە عولەما دەفەرمون واجبی فقهیشە گوناهباریش دەبێ چونکە ها خوا دەفەرمێت فإذا قرأت القرآن بأمر فاستعذ بالله من الشيطان الرجيم هذا فرمي هر كاتێک قورئانت خوێن خۆت بپەنا بگرە بەخوا لە شەیطانی نەفرین لێکراوە ها جا ئەگەر بۆ قورئان خوێندنەوەی تەوان ئیستیعاذە خۆپارێزی ضرور بێ وایە هەی بۆ شتی دیکە بۆ شتی دیکە کە قورئان هەر بۆ خۆی پارێزەری ئینسانیە وایە کە ئیستیعاذەی پێویست بێ و ئەعوذ بالله پێویست بێ ئیشەکانی دیکە ئینسان هەمیشە خۆی پەنا بدا بەخوای باشە ئەی بسم الله الرحمن الرحیم طبعا واجبە یا سنەتە طبعا لە سەرەتای سوورەتەکاندا بسم الله کردن سنەتە واجب نییە جگە لە سوورەتی تەوبە کە لەوێ هەر جائز نییە بیکەین بۆ چونکە خوای گەورە کە ناردوویەتی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەبێ بسم الله جیبریل بۆ پێغەمبەری خوێندوێتەوە حکمەتەکەی چیە و لەبەر چییە هەندێک لە عولەما دەفەرمون لەبەر ئەوەیە کە سەرەتای سوورەتی تەوبە بەوشەی بەڕائە دەست پێ دەکات بەڕائە یعنی تووڕەیی و بێزاری کە تووڕەیی و بێزاری خوایە لە بتپەرستەکان و مشریکەکان لە ڕووی بەلاغیەوە ڕەحمەت و تووڕەیی تێکەڵکەی بەیەکەوە مناسب نیە بۆ ئینسانی کافر ڕەحمەتی خوای گەورە مناسب نیە بۆیە نەیکەوە هەر قسەیە حاڵی لێ هەندێکی دیکەش لە عولەما دەفەرمون تەوان سوورەتی ئەنفال و تەوبە یەک سوورەتن هەر بۆ معلوماتان یەک سوورەتن ئەگەر بابەتەکانی ناویان بابەتەکانیان وەکو یەکن تقریبان تەکمیلە و تەواوکەری یەکترین هەمووی ئەحکامی جیهاد و غەزا و مامەڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ بتپەرستەکان و دیل و منافقەکان و دووڕوەکانن بۆیە دەڵێن ئەنفال و تەوبە بابەتەکانیان وەکو یەکن یان لە ئەسڵدا یەک سوورەت بوون بۆیە کاتی خۆی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جار لە ئەنفالەوە ڕۆیشتووە بۆ سەر سوورەتی تەوبە بسم الله لە بینیاندا هەر نەکردووە وەکو دوو ئاەت ڕێک لەسەر ئاەتەکەی کۆتایی ئاەتی 75 سوورەتی ئەنفال هەناسەیەکی هەڵکێشاوە وایە ئەو جار چووە دەستی کردووە بە سوورەتی تەوبە بەڵام ڕەئی بەهێز و بەقووەت ئەوەیە چاکترە ئێمە بڵێن چی بڵێن کاتی خۆی کە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم وحی هاتووە جیبریل بسم الله لەگەڵ نەکردووە وایە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە تەوبەی دەخوێن لەگەڵ تەوبەدا بسم الله نەدەکرد ئێمەش ناکەین وازحە بەس لە سەرەتاکەی دەنا لە ناوەڕاستی تەوبەیدا لە هەر شوێنێک دەستت پێ کرد بسم اللهت کرد ئاساییە تەنها لە سەرەتای سوورەتەکەدا بسم الله نەکەی باشە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیکردووە لە کاتی قورئان خوێندنەوەدا ئەوە یەک تەمان لە سەرەتای سوورەتەکاندا بەعام ئەوانەی بسم اللهیان لێ نووسراوە ئەگەر دیقەتی دەنێ لە هیچ کامێک لە سوورەتەکان ڕەقەمیەکی لەسەر نییە بایەتی یەکەم حساب نییە تەنها لە سوورەتی فاتحادا طبعا ئاەتە ئەویش هەر خلافێکی تێدایە بەڵام لە سوورەتەکانی دیکە تەنها وەکو تەبەڕوک و پیرۆزی چۆن دیشێکی دیکە دەکەی بسم الله دەکەی بە هەمان شێوەش کاتی خۆی کە قورئانیان نووسیوەتەوە لە سەرەتای هەر سوورەتێکی دیکەدا بسم الله یەکیان نووسیوە کەواتە ئەگەر بیکەین خێرمان دەگاتێ و باشترە بیکەین بۆی خێرەکەمان لە قیز نەچێت چونکە بسم الله الرحمن الرحیم بەتەنێ چەند پیتە 19 پیتە 19 طبعا هەر حرفەی چەند خێرە دە خێرە زەربی دەیکە یعنی چەند ینی 190 خێرت بۆ دەنووسرێ کاتێک بسم الله الرحمن الرحیمی دەکەی هیچ تێ ناچێت بە چەند سرکەیەکی دەگوترێت بۆ ئینسان نیکە وازحە بۆیە هیچ حکمتێک لە نەکردنی بسم اللهیدا نییە لە کاتی خوێندنی فاتحاشدا ئەوەی کە نایکە یا جاری وایە بەبێ دەنگی دەیکە هیچ حکمتێک لە نەکردنی بسم اللهیدا نییە بە پێچەوانەوە کە دەیکەی سنەتە بەڵێ وەکو ئاەتەکەی نییە حکومەکەی بەڵام سنەتە بیکەین ئەوە یەک ئەدی لە ناوەڕاستی سوورەتەکاندا بەعام بە شێوەی زۆرینە أعوذ بالله بسم الله الرحمن الرحيم جائزة بنمونە لە سوورەتی بەقەرە لەوانەیە لە ئاەتی 100 وەستابی خۆها ئێستا ختمی دەکەی مەرجە هەموو سوورەتی بەقەرەت بە یەکجاری پێ بخوێندرێ هەموو ناخوێندرێ وایە کە ناخوێندرێ لە شوێنێک دەوەستی وایە کە دەست پێ دەکەیەوە أعوذ بالله دەبێ بکەی ئەوە هیچ ئەوە باسمان کرد وایە بسم الله بکەی هەر دەبێ نەیکرد هەر دەبێت دەگرێت ئینسان هەندێک جار بێ کات و هەندێک جار
نیکە بۆیە لە سەرەتای لە ناوەڕاستی سوورەتەکان و سەرەتای ئاەتەکاندا بسم الله الرحمن الرحیم دەکرێ بڵێن حکمەکەی جائزەکردن و نەکردنی وەکویەکە. خاڵی سێهەم جاری وایە لە ئاەتێکڕا دەست پێ دەکەین کە بە ناوی خوا دەست پێ دەکا یان ضەمیرێکی تێدا بۆ خوا دەگەڕێتەوە. ها چەند ئاەتمان هەیە لە قورئانێ وشەی یەکەمی ئەڵڵایە. ها الله لا إله إلا هو الحي القيوم وایە الله نزل الكتاب یان بە هو الله الذي هو بۆ چێ دەچێتەوە بۆ خوای الذي خلقكم جاری وایە الذي اسم موصولە بۆ چێ دەچێتەوە بۆ خوای دەچێتەوە. لە هەر شوێنێک دەستمان پێکرد لە هەر ئاەتێک دەستمان پێکرد ئەگەر سەراتاکەی ناوی خوا بوو یان ضەمیرێک بوو دەگەڕایەوە بۆ خوا واجبە جگە لە ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم کردن بسم اللهش بکەین چونکە مناسب نییە. ها ئەگەر بڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم الله لا الله دەکەوێتە دوای شەیطان الرەجیمی نعوذ بالله طبعا ئەوەی کە لە معناکەی تێنەگات لە معناکەی حاڵی نەبێ وەدەزانێت شەیطان و ڕەجیمەکە و الله و ڕەحمان و ڕەحیمەکە یەک کەسن یەک شتەکە ئەوە لە ڕووی بەلاغیەوە مناسب نییە. بۆیە ئەگەر لەو ئاەتانە ڕادەستمان پێکرد بە ئاەتەل کورسیشەوە کاتێک کە وەکو ذیکریش دەیخوێنی چاک وایە یان ئەعوذ بالله و بسم الله بکەی هەردووکی یا هیچیان نەکەی هیچیانیش نەکەی اعتیادیت چونکە تە وەکو ذیکر دەیخوێنی لە دوای نوێژێ وەکو ذیکر خوێندنی بسم الله و ئەعوذ بالله لەگەڵیش نەبێ ئاساییە بەس کە ئەعوذ بالله کرد دەبێ بسم اللهشی لەگەڵدا بکەی یا هیچیان مەکە یا هەردووکیان بەیەکەوە بکەی باشترە. وازحە ئەوە خاڵی سێهەم. خاڵی چوارەم ئەدی ئەگەر لە ئاەتێکەوە دەستمان پێکرد کە ناوی شەیطان بوو کە لە بەقەرەی هەمانە الشەیطان یعیدکم الفەقر الشەیطان ناکرێ بڵێ بسم الله الرحمن الرحیم الشەیطان یعیدکم وایە ئەو کاتە شەیطان دەبێتە سیفەتی نعوذ بالله طبعا ڕەحمان و ڕەحیمەکەی لەگەڵ ڕەحمان و ڕەحیمەکەی لە ڕووی ئەوەیەوە تێک هەڵ دەبێت لە ڕووی ئیعراب و معناوە کە لەگەڵ طبعا مەقام و ئەوەی خوای پەروەردگاردا ناگونجێ. بۆیە لەو شوێنانە تەنها ئەعوذ بالله دەکەین و بسم الله ناکەین. وازحە کەواتە حکمی بسم الله الرحمن الرحیم چوار بەشە وایە لە سەرەتای سوورەتەکاندا دەڵێن سونەتە لە سەرەتای ئاەتەکان زۆرینەی ئاەتەکان دەڵێن جائزە بیکەین و نەیکەین ئاساییە. لەو شوێنانەی کە بە ناوی خوا دەست پێ دەکات دەبێ بیکەی. لەو شوێنانەی کە بە ناوی شەیطان یا وشەیەک کە بۆ شەیطان دەچێتەوە ئەعوذ بالله دەکەین و بسم الله ناکەین. ئەی ئەگەر لە سوورەتێکەوە چوینە سەر سوورەتێکی دیکە ها جاری وایە جزمی عەممە دەخوێنی چەند سوورەتە جزمی عەممە ئەگەر ها جاری وایە هەر سوورەتەکان بەیەکەوە دەڵێ وایە یا لەبەرتە مراجعی دەکەیەوە یەکسەر سوورەتێک تەواو دەکەی دەچێت سەر سوورەتێکی دیکە چۆن دوو سوورەتان بەیەکەوە بەستینەوە باشە یان چەند شێوازی هەیە بە چەند شێواز دەکرێت لە سوورەتێکەوە بچینە سەر سوورەتێکی دیکە ئەگەر لەگەڵیدا ئەوکەی بکەنەوە زۆر چاک دەبێت بۆی تەطبیقیشی کەین جزئەکەی سوورەتە گچکەکان ئاسانترن کۆتایی ئاخر لاپەڕەی ئەوکەی بکەنەوە. شێوازی یەکەمیان طبعاً وەصلی جەمیعە وصلی جەمیع ئاخر ئەوەکە بەرمەنە قل هو الله ئێستا لە نوێژی وەتر سا ڕەمەزانەوانە نوێژی وەتر ڕکعاتی کۆتایی بەنمونە سونەتە هەندێک جا هەر سێ سوورەتەکەی بخوێنی وایە بە تایبەتی ئەوەی ئیمامەتی دەکا ئەگەر وەصلی سوورەتەکان کە سوورەتەکان بەیەکەوە بەستێتەوە تەوان تۆزێک خوێندنەوەکەی سریعتر دەبێت ئەوانەی پشتەوەش تەوان کە بڵێ بەنمونە وەلەم یەکن لەه کوفوەن ئەحەد کە هەناسەی هەڵکێشی لە پێشتە لەوانە بچن ڕکوعی بن وایە بەس ئەگەر بێی وەصلیانکەی بۆیە یاسای یەکەم حکمی یەکەم شێوازی یەکەم دەکرێت کۆتایی سوورەتەکە ئاەتی کۆتایی سوورەتێک بخەینە سەر بسم الله بسم اللهش بخەینە سەر سوورەتەکەی دوایی هەناسە لەسەر هیچیان هەڵ نەکێشین. بەنمونە سوورەتی قل هو الله خوێندووە بەس ئاخر ئاەت تەماشاکە دەکرێت ئاوا بکەین ولم يكن له كفوا أحد بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الفلق. واضحة؟ هەنا سەمان لەسەر هیچیان هەڵ نەکێشە یان هەر فەرقی سوورەتی بەنمونە فەلق بخەیە سەر سوورەتی ناس
ومن شر حاسد إذا حسد بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس. واضحة؟ شوازي يكم بيك وبسنوي كوتاي سورة بسم الله بسم الله بسرتاي سورة كوا بلام بو مرجي ياسا تجويد يكاني نيوانيان جێبەجێ بکەین. سوورەتی ئیخلاسمان کە خستە سەر سوورەتی فەلەق لەبەرەوەی حاڵەتی ئیقلابە وایە نابڵێ ئەحەدون بسم الله الرحمن الرحیم لێ بڵێن چی ئەحەدون بسم الله الرحمن الرحیم قل أعوذ برب الفلق وایە بە سوورەتی حاسد إذا حسد فتحە هیچ حاڵەتێکی تەجویدی دروست نابێ نایکە سکوون نابڵێ حەسەد بسم الله دەبێت حرەکەکەی بخوێنیەوە لە فاتحاشدا بە نمونە بسم الله کە دەخەیە سەر الحەمدولله هەمزەی وەصلی لێیە گوتمان دەرسی ڕابردووانی هەمزەی وەصل لە سەرەتادا ناخوێندرێتەوە وایە الحەمدولله بەتەنێ دەڵێن الحەمدولله رب العالمین بەس کە بسم الله دەخەینە سەرێ دەڵێن بسم الله الرحمن الرحیم الحمد لله ئەوە حاڵەتی یەکەم يعني حكمي شوازي يكم شوازي دهم قطع جميع وكوتاي سورة كي هناسيها الكيشة بسم الله يبكى هناسيها الكيشة أو زردز بسورة كي كا أو يعني آسان ترو طبعا واني خوشتر دا قتره ذكري بلي ولم يكن له كفوا أحد بس بستان يعني هناسيها الكيشان درسة كذا قيناوي بسم الله الرحمن الرحيم هناسي هالكيشة قل أعوذ برب الفلق أو هم خلق ديزانيت وزورين خلقي ويجيب زدكا وقطع جميع جائزة شوازي كشمان هي جائزة كوتاي سورتكي راوستا هناسي هالكيشة أو زر بسم الله سورتكي بيك وبستوا أو شيء قرفتي كيتي دانية شون ومن شر حاسد إذا حسد بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس. واضحة؟ كوتاي سورة راوستا هناسي هالكيشة أو زار بسم الله كيو سورة كي بيك هو ببستوا ببي هناسة بسوسريان جائزة شوازي چوارم يان جائز نية تنها بو تعليم كوتاي سورة بخيسر بسم الله أو زار هناسي هالكيشي كوتاي سورتك ببستي وبسم الله أو زار رابو وستي وهناسي هالكيشي أو زار سورتكي سرتاي سورتكي دواي خوي بلي أويان جائز نية شون هر بوي بو فيربون بوي نيكين ومن شر حاسد إذا حسد بسم الله الرحمن الرحيم قل أعوذ برب الناس. طبعا أويان جائز نية. واضحة؟ أوانا طبعا بابتي ابتداء دەست پێکردن چۆن دەست پێ دەکەین گوتمان لە سەرەتای سوورەتەکاندا ئەگەر دەستمان پێکرد بەچی بە ئەعوذ بالله و بسم الله بەو شێوازانە دەستی پێ دەکەین وایە ئەگەر لە سەرەتای ئاەتەکان دەستمان پێکرد لە سەرەتای ئاەتەکان دەستمان پێکرد عادەتەن بەس ئاگاتان لەوەی بێ ئەگەر لە سەرەتای ئاەتەکان ویستمان دەست پێ بکەین بە تایبەتی ئێستا لە کاتی ختمیدان هەمیشە ئەوەی ئێمە دەیکەین تۆزێک هەڵەیە جاری وایە بەلاپەڕە دەوەستین حاڵین لێ وەستان کاتێک ختمەکەت ڕادەگری چاکتر وایە لە شوێ ڕاوەستی لە شوێنێک ڕابوەستی کە ئەو ئاەتانەی کەم لە ڕووی معناوە پەیوەندن بەیەکەوە پەیوەستن بەیەکەوە معناکەیان تەواو بوو بێ بۆی کاتێک کە جارێکی کە دەست پێ دەکەیەوە حاڵین لە شوێنێکرا دەست پێ بکەیەوە لە شوێنێکرا ئەعوذ بالله بکەیت لە شوێنێکرا بسم الله بکەیت ئەو ئاەتانە لە ڕووی معنا و ئیعرابەوە هیچ پەیوەندیەکیان بە دوای خۆیەوە نەبێ چونکە جاری وهاتوو ئەو ڕۆ ئاەتێکت خوێندووە لاپەڕەیەکت خوێندووە بە نمونە بە لاپەڕە وەستاوی ئاەتێک لەو بەری لە لاپەڕەیەک ئاەتێک لەگەڵ دیوەکەی دیکە تەواو معنایان وەکو یەکە لە سوورەتی بەقەرە بە نمونە نازام لاپەڕە سی و شتێکە لعلكم يسألونك عن الخمر والميسر دواتر دەفەرمێ لعلكم تتفكرون بە نمونە لەوێ ڕاوەستی دواتر دوای ساعاتێککە دوای ڕۆژێککە دەست بە ئاوەکەی دیکەکەی لاپەڕەکەی دیکە چێ دەڵێ في الدنيا والآخرة ويسألونك عن اليتامى
في الدنيا والآخرة دوشن طبعا ئەگەر لەوێ ڕادەست پێ بکەی پێشتر کەسێک نەزانێت گوتووە و کام ئاەتت خوێندوتەوە هیچی لێ تێناگەها هیچی لێ حاڵی نابێ بۆیە عادەتەن کاتێک دەوەستی لە شوێنێک بوەستە کە ئەو ئاەتانە لە ڕووی معناوە پەیوەندیان لەگەڵ پێش خۆی تەواو بەیەکەوە هەبێت و لەگەڵ دوای خۆی پەیوەندیان بەیەکەوە نەبێ لە سەرەتای سوورەتەکانیش کاتێک دەست بە لە ناوەڕاستی سوورەتەکانیش کاتێک دەست بە قورئان خوێنەوە دەکەین لە ئەوەلی ڕا چاکتر وایە لە شوێنێک ڕادەست پێ بکەین کە لە ڕووی معناوە لە ڕووی هاتنە خوارەوە یان لە ڕووی معناوە تەمان سەرەتای ئاەتەکەی بخوێنیەوە بۆی ئەو کەسێک کە یەکەم جار گوێی لێتە یەکەم جار دەنگت دەبیستێ بزانی باس چی دەکەی و لەگەڵ چی خەریکی ئەگەر سەیری سوورەتی مطەففین کەین کامیان معنى ئەوەکەی بعربي يعني وانيا قطع الصورة وصل آخر سورة بالبسملة وصل آخر السورة بالبسملة والوقف عليها أويان كوتاي سورتكي خيسر بسم الله الراب وستي أويان جائز نية سورة مطففين كمالك أحكام شيتي دانا خوتاني لقب حاضر كانوا في سيرتان لك أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ويل للمطففين أويان سيبوا من زي مكرت كام يا ساب ولو صار حكمه كان قطع جميع به باش أويان بزام كام أنا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ويل للمطففين أويان وصلي جميع أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ويل للمطففين أويان وكردي أعوذ بالله بسم الله بيك أبو سورة كبتني وايا أوزار أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ويل للمطففين أول شيء هر جائز بو طبعا هم شوازكاني لا بيني أعوذ بالله وبسم الله ده هر شوار شواز جائزة هر كامل شام كي هلا نيا بمرجك كاتك كليكدان لقل ليكداني تبكى طبعا ياسا تجويدية كان جيبجيك أجر هبون وكاتك دوستي طبعا دبي ياساي وستاني بسردا جيبجيكي كجاري شديكا طبعا درس شديكا دقين أوي لكوتاي آيات يا لكوتاي هناسة بيدمان شون دوستي ويل للمطففين ويل لي أو حكمك كذا زاني يعني النغامي يرملون بمن جاء بمنجا أي للمطففين تمدك وتن حركة درجم كردها نايتيا مد عارضي سكون دو شوار شش حركة جائز بو ببي جوري خوين وكا الذين أو لام أو همزة بيدلينتي لام كلام اسم حنفرين أي همزة كنايتيا همزة قطع يا وصله وصلة أجر صادر العركي لسربو وصلة بو يعني شي وصلة يعني أجر مطففين لقل أوي ليقدين همزة كي ناخوينينو قطع أوي إلا ديخوينيو ها أجر ساعتكي ليقدين دلينتي ويل للمطففين الذين إذا اكتالوا على الناس يستوفون إذا اكتالوا ليرا ها همزة كي لبيشا أجر إذا إلا بينه شيء شون دخوينينو يكتالوا بودا بيتا كسرة بيتي سهمي
بيتي سهمي فتحية الذين إذا اكتالوا على الناس أو على إلابين أو ناس دبتسي الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون ألي زۆرێکی ئیدغام هەیە چێ پێت دەزانێت لە بینی کامیاندا ڕووی داوە واوەکان ئیدغامی ناوی چییە؟ هاوشێوە مثلين وإذا كالوهم أو وزنوا ببي راوستان أو وزنوهم يخسرون ألا يظن أولئك أنهم مبعوثون ألا يظن أو نوني مشددة تيلي دكين يو حركة دريجي دكي من جيبو دكين أولئك سمت ديكا دي نقلنا واجبي تي متصل يا جائز منفصل خيال خان كم يعني تو واجبي متصل قمتان إيه ولا سن حركة شوار بينت شاشينية طبعا شوار بينت شواركة تاكترشا أنهم مبعوثون أو ميم حكم كيتيا أن نونا كمان نقول نوني مشددة هايش إدغامي هاوشي وناوش كشي هي دكريب ناوش كشي لينين إدغامي شفايوشي دكريب يبلين باش آتي دواتر ليوم عظيم سياساكا يظهر لبر أوي تنوين جيشتوا باش عظيم تمدكا عارض سكون يوم يقوم الناس لرب العالمين يوم يقو ناوي تيمدكي طبيعي وها بيتي مدى قربتنبو بيضلين مدي طبيعي لرب العالمين لرب الأولى منايتيا لامي قمرية بوتشنكا طبعا هي لروي نشانه سكوني لسرة بلان بيتي قمريشي عيني بدوا دهاتوا كلا إن كتاب الفجار لفي سجين كلا إن أو مادة جائزي كيف جائز منفصلة جائزي منفصل سن حركة دبون بلا بتشوار حركة بزام سوني عليه أو ينظر جوان كر مدكا بس لا في سجين لا في يا أكج مدي طبيعية وسجد كسر الأدوية كنا بيكتو سواج بيان لي لا في سجين باش وما أدراك ما سجين أو النايتيا وما نايتيا دايبون بلو آتي وما أدراك ما سجين ما سجين والله السس هاو كويس كسرة سي ما سي جي دايبليو بس راس شلون منفصلة كي بس واري دريش كوا عارف سكونة كي بسش وما أدراك ما سجين زورتها كتاب مرقوم بس أنا بيان خندم أنا إيك جواب دنا حكم كيسيا هو يفهم بلا بيفهم بوسم بخوانته نايس يزاري حكم كم بيوت اشتكى كتاب الدغامي سن حركة من جل قلا توندا نرمى توندا واشا مدكش مدي ليه بيلا زورتها ويل يومئذ للمكذبين ويل
يومئذ للمكذبين دو تنويني ليا تنوين كان حكم يانسي شو بيم دالي أو سياني بخوندو أنا تونا أو تازة بيشياتكم هال خان سن إدغامي تدايا وبمنجن يا بمنجن هل دوشي هم فرين يكم منجن نرم دبوسم بخوينا فيها الذين يكذبون بيوم الدين الدين أو لام لامتيا لامي دبوسم بخوينا يعتكي شمسية واحد وما يكذب به إلا كل معتد أثيم به تمدك صيلي كيف صيلي كبرى حركة شوار بينس دبوشم بخنا دي تأخير يا تكي هاي معتد أثم أوان يا ساكيتيا إظهار حنفر وإذا تتلى عليه آياتنا قال أساطير الأولين كارين خان بخينا إذا تتلى عليه آياتنا قال أساطير الأولين باش دو برشار يكم آياتنا أو آنا يتي مدكي آفرين أو حكم كيسيا نبريت يدا دس خود لبروي واوي مشددة كلا بل رانا يا سا كتابة نمان خوند والسكتة ها لام دقتي دني كيشتوا براء و ببي ياسا ادغامي متقاربين ها اگر ياسا التجويد يكل لها مش وينك زي بكري دبليتي كلا برا بلام ليرة تيك هالكيش جائز نية طبعا دبيتي بكين لزيادة تيك هالكيش سكتة كين ها بو لامك سكوني لكرا سركرا سكتة هي راوستاني كي بها ناسي ها كلا بل ران على قلوبهم ما كانوا يكسبون شي بوين اخوان دوما توا اتو بوم بخينا قلوبهم او بمعنى حكم ينسيا ميم كذا ينسيا الدغامي هاو شوا كلا إنهم عن ربهم يومئذ لمحجوبون أتو بوم بخوينا ناوي أتو نظام ناوكتيا شيء ما خان بشارك شليكم عن ربهم أو نون حكم كيتيا نون جيشتو برا يرملوني تيكالكيشي بيمين جباش ثم إنهم لصال الجحيم تزبط نخوين دمون حافية ثم أو ميمتيا يلا ميمي مشدد ونوني مشدد سدكين دو حركة من جي بودكين ثم يقال هذا الذي كنتم به تكذبون شوف أتو بدنا خلنا موكا وانيا لو آتم بوخنا ثم يقال هذا الذي كنتم به تكذبون خلنا كجوان بوب زامنا وكشان دزاني كنتم أو ميمتيا ميمنان ميمكا شدينيا كنتم به ميم جيشتو بابا ميمي ساكن لقل بائي إخفاي شفأي هاكا به تمدكا
صيلي صغرى باش. كلا إن كتاب الأبرار لفي عليين. أتو بمخانو نتخانوتا. كلا إن كتاب الأبرار لفي عليين. في علي أو ياء أسيا ياء مشددة. نعم ياء مشدد قلت ما نبري نبر. وما أدراك ما عليون كتاب مرقوم يشهده المقربون إن الأبرار لفي نعيم على الأرائك ينظرون تعرف في وجوههم نظرة النعيم يسقون من رحيق مختوم ختامه مسك وفي ذلك فليتنافس المتنافسون ومزاجه من تسنيم عينا يشرب بها المقربون إن الذين أجرموا كانوا من الذين آمنوا يضحكون وإذا مروا بهم يتغامزون وإذا انقلبوا إلى أهلهم انقلبوا فكهين وإذا انقلبوا إلى أهلهم انقلبوا فكهين وإذا رأوهم قالوا إن هؤلاء لضالون. هؤلاء لضالون سيما ديليشي ديان زاني سينا طبعا شوار لك دوستين هؤلاء لضالون يكم يعني أقاتن لبي ها لها مشوينك ها يا بجائز منفصل حسابا ها لنسين دابيك ونا ها أولئي واجب متصلة لضالون مدي لازمي كلمة مثقلة وكش كلا سري دوستين دبيت عارضي سكون يعني تشوار مدي تدالة وندي وما أرسلوا عليهم حافظين فاليوم الذين آمنوا من الكفار يضحكون على الأرائك ينظرون هل ثوب الكفار ما كانوا يفعلون. صلى الله على سيدنا محمد.